سڵاو دیداری ئەم جارەمان لەگەڵ بەڕێز دکتۆر کەمال کەرکووچی ئەندامی مەکتەبی سیاسی و بەرپرسی مەکتەبی ڕێکخستنی کەرکووک گەرمیانی پارتی دیموکراتی کوردستان دەبێت. بەڕێزیان وا بزانم زۆر پێویست ناکە باسییان بکەین و بیناسیێنین چونکە بینەران خۆیان دکتۆر کەمال بە باشترین شێوە دەناسن. دکتۆر بەخێر بێت. سپاس. عادەتەن پرسیاری یەکەم لە بەرنامانەدا ئەمێ بەڕێزت چۆن چوویتە ناو سیاسەتەوە بە منداڵی؟ پێشەکی سەڵاو بۆ کەسوکاری شەیدە سەربەرزەکانی کورد و کوردستان، سەڵاو بۆ پێشمەرگە قارەمانەکان، سەڵاو بۆ گشت دڵسۆزێکی کوردستان لە هەر پارچە و لە هەندەران و لە کەرکووکی لە کوردستان. ئێمە لە سەرەتای ژیانەوە تەمەنمانەوە لە ژینگەیەک گەورە بووین کە زۆر دڵسۆزی کورد و کوردایەتی و شخصی بارزانانی لە ناو کەرکووکە لە ناو کەرکووکدا. ئەمە هەر لە بدایەتەوە هێشتا بچووک بووین، گوێمان لێ ئەبوو لە ماڵەوە باوکمان باپیرمان مامەکان خاڵەکان برە گەورە باسی لە سێدەرەدانی شەهید شێخ عەبدولسەلام بارزانی ئەکرا کە تورکەکان گرتیان و لە مووسڵ لە سێدارەیاندا باسی نەفی بارزانی نەمریان نەکرد کە لە پردێ بوو. پاشان چووە سولێمانی و لەوێەوە خۆی دەرباس کرد، چووە بەڕێی ئێران و گەڕایەوە بەرزان. پاشان شۆڕشەکانی بەرزان و چوونی بارزانی و پێشمەرگەکانی بۆ هاوکاری پێشەوە قازی مەحەمەد سەرۆکی حکومەتی کوردستان لە مەهاباد و پاش تێکچوونی شۆڕشیش، پاش تێکچوونی کۆماری مەهاباد بارزانی و ژمارەیەک لە پێشمەرگە قارەمانەکانی چوونە سۆڤێتی ئەو جارە و بەشێکی ئەمانە هەموو وەکو پاڵەوانێتی وەکو چیرۆک باسەکرار ناو ماڵەکە. پاشان بەشێکیان هاتنەوە بۆ عێراق، بۆ کوردستانی باشوور و عێراق. ئەو سەردەمی پاشایەتی بوو، ژمارەیەکیان هێنا بۆ کەرکووک لە منتقەی مووسڵا لە قوتابخانەیەک لەوێنە دانرا بوون و کوردی دڵسۆز ئەچوون سەریان لێیانەدا، هاوکاریانەکرد، محەبەت پێیە بوو لە بینیان. حتا بۆ نمونە ڕۆژێکیان دوکاندارێک زلەیەکی لە یەکێکیاندا بوو لە گەنجێکیان، خۆیان هەمویان چوون حەقی خۆ بسەنن و دەستیان بەشەر کرد. گشت خەڵکی دڵسۆزی کوردی کەرکووک ئەوانەی ئاگیان لە قەزیەکە و چوونە هاوکاریان. دوو سێ ڕۆژ ئەو مانتقەیە دوکانەکانیان داخرا تا دوایی چوونە ماڵ بەرزانیەکان داوای لێبوردنیان کرد. دوکاندارە کورد بوو لە پێکاتەیەکی تر بوو. ئیتر ئەوجا عەفیانیان کرد. ئەم بەسەر هات و گێڕانەوەی شۆڕش و گێڕانەوەی لە سێدارەدان و حتاکو باسی شێخ مەحموودی حەفید کە نەفی کرا بۆ هەند، شێخ ئەحمەد پاشان بۆ جنوب، ئەمانە هەمووی جەوێکی دروست کرده بوو لە مناڵەوە خۆت کوردستانت خۆشەویست، سەرکردەکانت خۆشەویست، کەیفت بە نەیارەکان ناهاتەوە. تاکو ماوەیەک پاشانی شۆڕشی ئەیلول دەستی پێ کرد کە شۆڕشی ئەیلول دەستی پێ کرد، هەموو خەڵکی دڵسۆز شۆڕشیان خۆشەویست، چی ئەوەی پەیوەندی هەبوو چی ئەوەی نەیبوو. هەوڵیانەدا دەنگی پێشمەرگە و سەرکەوتنەکانی ببیستن و بۆ یەکتریانە گواستەوە. ئەسڵەن کەس باوەڕی بە ڕادیۆ بەغدا ناکرد کە ئیخباری ئەدا ئەنووت بەهەمیسان بیگرەوە هیچ ڕاستی لەلا نییە، ڕاست ناکات. گویان لە ڕادیۆکانی دەرەوە ڕاگرت یەک کەلیمەیە باسی کوردستان یەک دێڕێکی باز بکرد بە کەفیان پێە. ئەمە وای کرد کە ئیسان بیری دائیمان لە لای شۆڕش و مافی گەلی کوردستان و سەرکردە سەربەرزەکەمان بارزانی نەمری ئەو سەردەمە بوو. ئەمە پاشان لە ناو کەرکووک لە متەوەستا ژمارەیەک برادر بووین، خۆمان لە یەکدا سەر بەخۆ ئیشمانە کرد بەبێ ئەوەی بە هیچ
تەنزیمێکەوە پەیوەندیمانە بێ پاشان ڕێکخستنێکە بوو بەناو هێڵی سەربازی بوو بەناو لێژنەی بروسک کە بەرپرسەکەی کوڕێکی بەرواری بوو زۆر مەحتەرەم و بەڕێز و چاونەترس بوو بەناو محەممەد سەلیم نازانم ئیستا ماوە جا ئەو چییە کرد لە کەرکووک لەوێ خەتی سەربازی هەبوو نایب زابط بوو نایب زابط بوو لە سوپای عێراق بەڵام ئینسانێکی وڵات پارێز بوو ئێمە ئەو مەجموعە برادرە سێ ئەنمان من و دوانی تر یان دەستنیشان کرد بچین بۆ لای بارزانی نەمر لە حاجی عومەران گەیشتینە ئەوێ بە دوای سەختیەکی زۆر چونکە شەڕ بوو تایەرە هات مانتقەکانی قەسفە کرد جەنابیان لەوێ نەبوو کاک ئیدریسی هەمیشە زوندوو و کاک مەسعودی سەرۆک لەوێ نەبوون ئەوانمان بینی دوای دووسێ دانیشتن ئەوەڵ نەمانەویست هەدەفی خۆمان بۆیان بڵێن وتمان ئێمە بینین ڕۆژانە تەیارەی ئەو ڕژیمە هەڵەسێ دێ کوردستان بەردومانەکە و ئەگەڕێتەوە و ماڵەکانیان لە ناو کەرکووکە و ئێمە ئەتوانین دەستمان پێیان بگە زەربەیان پێ بگەێنین دوای مەداولەیەکی زۆر و گفتوگویەکی زیاد قەرار درا ئەو تیمەی لەگەڵ ئێمەیە بکرێنە تەشکیلاتێکی ناو شار هێزێکی پێشمەرگەی داخلی بێ بۆ ناو ڕاستەکەی بچووک بووین ینی تقریبان 14 ساڵە بووینەوە گەنج بووین یەکێک لە براکان لە ئێمە گەورەتر بوو سێ کەس بووین من تەمەنم لە دوانەکەی تر بچووکتر بوو هاتینەوە بە ڕێگەیەکی سەختی شاتینەوە لە ڕێژ خەریک بوو بگیرێن ڕێگەمان لێ تێکچوو بەڵام ئیتر دیارەخوا نەویست بکەوینەوە دەستیان لەکن ناو شار کاری باشمان ئەنجامدا و شخصی ڕێزدار جەنابی سەرۆک کاک مەسعود بارزانی سەرپەرشتی ئێمەیە کرد لەو کات ئەمە ساڵی چەند بوو 68 ئێمە لەوەیە کە چوینە ئەوێ پێشتریش لە ناو کەرکووکیش ئەو لێژنەی بروس پارتی بوو سەر بە پارتی دیموکراتی کوردستان بوو و ناوی نهێنی منیان دانابوو هاوان لەوێ شتم بۆیانە نووسی شتمەیە ناشتمە بەر بەڵێ و لە ڕێی برا گەورەکەمەوە بەناو خەلیل لە ڕێگەی ئەوە چوومە ئەو بەڕێزت لە شۆڕشی 74 لەکوێ بووی بەشداریت کرد لە شۆڕش 74 من لە 72 چوومە زیندانی قەسرنیایە پاشان ماوەی 6 مانگ و 5 ڕۆژ لە قەسرنیایە زیندان بووین بەڵام اعترافمان نەکرد ینی کە گرتراین ماوەیەک ماینەوە دوایی بەگۆڕینەوە ئێمە هاتینەوە کوردستان دوای ئێمە خەڵکێکی ئەوان لە زیندانی ڕایەت بوو بەریانیاندا ڕۆشنەوە ئەوەی بێتە بیرم ئێمە 15 کەس بووین ئەوەی بەریاندا هینەوان 45 کەس بوون 15 بە 45 تقریبا ئیتر وا ئیتفاقیان کرده بوو مفاوضات بوو بەس مفاوضات لەسەرەوە قسەی خۆش و یەکتر داوتکردن بەس لەژێرەوە باعسیەکان هەر وەکو زمانی پێش و دژمنی و حەقد و گوێمان لێیانە بوو لە شەکەنجەیانە کرد تازیبمانیانە کرد قسەیانە کرد قسەی نەشیاویانە کرد بە هەموو قیادەی پارتی و بە تایبەت ئەوانەی کە ئەوان ڕقیان زۆرتر لێ بوو ئێتر چوونە ناوپردان من لە ناوپردان بووم لە 73 لە بەشی ڕێکخستن لە بەشی دامەزراندن بەرپرسی بەشی دامەزراندن بووم پاشان بۆ خوێندن چوونە دەرەوەی وڵات ئەوە بوو نسکۆی شۆڕشی ئەیلولە بەڕێزت لە 73ەوە چوویتە دەرەوە بۆ خوێندن بەڵێ جەنابیان ئێمەینە بۆ کوێ چوونە تاران لە تاران خوێندن لەوێ جامیعەت تەوامان نەکردنا وەختی کە شۆڕشی ئەیلول نسکۆی بەسەرهات ئێمە بڕیارماندا بچینەوە کار بکەین ینی هێشتا 6 ئازار کە بەیانەکە درابوو ئێمە چوونە حاجی عومەران جەنابی سەرۆک بەرزانی هێشتا لەوێ بوو و کاک مەسعودیش لەوێ نەبوو بینیم خۆم بینیم زۆر ناڕەحەت بوو ڕیشی هاتە بوو چاوی سوور بوو
تکاکە ئێمە هاتبووین بچین پارتیزانی بکەین فەرمووی بچنەوە شوێن خۆتان و کە ئێمە ئەو ئاوارە و پێشمەرگەوانە تەواو بێ پاشان یەکترە بینین چوینەوە داران لەگەڵ مەجموعەیە کوڕی قارەمان دڵسۆز زۆر بیرمانە کردەوە ئیتر هەموو مێشکمان لەلای ئەوە بوو چی بکەین چونکە زۆر تو ئاوات و مێدێکت هەبوو لە ناکای کارەستاتێکی زۆر گەورە بوو زۆرش پێی متەسەر بوون بڕیارماندا کارێکی فیداکاری بکەین بۆی گیان شای ئێران و سەندامی دیکتاتۆر و بوتەفلقە عەزیز بوتەفلقە و یەکێکی تریش لەوانەی لە خیانەتی لە خیانەتی هەواری بۆ میدیان بڵێ هەواری بوو مەدیێن ئاخر وەزیر خارجەکە ئەو لەگەڵیان هاتبوو لەوانەی حەق بسەنین لەوانەی لە ئیتیفاقی خیانەتکاری جەزایر بەشدار بوونە ئەو وەختە کاک مەسعود و بازانی نەمر و کاگەدریسی هەمیشە زوندوو هاتبوونە ئەوێنە هەمیسا من بە نوێنەری ئەو بەڕێزانەی لەگەڵم بوون چوومە نەغەدە ڕۆژ یەکەم چوونە چادرەکانی نەغەدا کاگەدریس لە وەختی هەڵسان بوون کاک مەسعود لە دوای بوو ڕەحمەتی فەرمووی وتی منیانە ناسی پێشتر چالاک بووم و لە قەسر نیایە بووم و لە ناوپردان و دوای بۆ خوێندن چووم وتی کاکە ئەو وای تێگەیشت خەڵکە بوو ناوێ نووسی ئەڕۆشتن بۆ پەناهەندەیی لە ئەوروپا لە ئەمریکا لە شوێنی تر وتی ناو تووشمان نووسیوە سەبر بکەن کەی ناوەکان دەرەچن لەو میزگانە ئینشاءڵڵا نۆرەی ئێوەش دێوت من بۆ ئەوە نهاتوومە کەوام وت کاک مەسعود ڕەسەن تێگەیست وتی باشە کاکە تو سبەی سەعات 3 وەرە ئێرە یان ئەوان دوو هەڵەسان دوو چارەک هەڵەسان دوونی و من چوومەوە نەغەدا بەیانی چوومەوە بە تەنها لە بن چادرێ دانیشتبوو یەک ئەو کاتە بوو ئەوانە هیچی لە دەوری نەمابوو ئیشیان تەواو بوو ڕۆشت بوون بەس حرسەکانی جەنابیان بوو دانیشتین بە خێراتنی کرد فەرمووی وەک بڵێ ینی ئەوەتم ئێمە هاتووینە ئەمانەوێ تیمێکمان داناوە تیمی تۆپێنە بەس مەبەستمان یاری تۆپێن نییە مەبەستمان ئەم کارەیە بە وردی بۆیم شەرح کرد زۆر کەفی هات یان تەسەور ناکەی چەند ڕووی گەشایەوە پەنجەی وا لێکردوتی یەک قەترە خوێنی پەنجەیەکتان ئەو پیسانە دێنێ ئەوانە خوا ئینتقامیان لێسن بەس ئێمە شتێکی تر لەبەر دەستمانە ئێمە شۆڕشەکەینەوە و گەنجی وایە ئەبنە دەورە بینن وتی کەی چوویتەوە بڕۆرەوە شۆن خۆت ئەو برادرانە ڕابگرە مەهێ لە کەشف بن من جارێ نازان ماڵمان دێتەوە کوێ بەڵام کە هاتیینە کوێ ئێوازانن وەرە بۆلە زۆر باشە دکتۆر بەڕێزت لە دامەزراندنی قیادە موقەتە بەشدار بووی قیادە موقەتە چێ ئەو قیادە موقەتە تقریبا 6-7 کەس بووین لەوێ ئەوانی تر لەوێ نەمابوون پێش من کاک عارف دانرا بوو بچێ عارف تەیفوریان دانابوو بەڵام چوو بوو مۆر تەبعکە مۆر دروستکە لە مەطبعەیەک دیارە ئەوانەی لەو مەطبعەیە کاریانە کرد خەبەریان لێدا بوو دیارە ئیتر لە ئەسنای وەرگرتنەوەی گرترا ئەو بردرا بۆ زیندان کوڕێکتر پێش من نایردرایەوە ناوی شێرکۆ بوو ئەو چووەوە چەکەکان و ئەو پارەی پێی بوو بردبووی و ڕۆی خۆی تەسلیمی عێراق کرد ڕۆیشتەوە بۆ ئەوێ چۆڵ بوو کوڕێک لەوێ بوو ناوی شێخ عەزیز شێخ یوسف شەدەڵە بوو ئەو جێگر بوو نەڕۆی بوو هەر لەو شاخانە خۆی مادا بوو تا من چوومەوە ئیتر ئەمە چوونەوە گەیشتینە دوو
کوردی ئێرانی سیان بوون لە ئەسڵا یەکێکیان پێشتر ڕۆی لەکوێ ئەمە یانی لە تارانەوە من لە قسم داخلی بوومە وەختە لە دەرگاوە دەرەچووی پۆلیسە بوو کەشفتیانە کرد کوڕێکی مەهاباتی برادرم بوو لە وێنە شتەکەەکانی من ئەوەی هەم بوو تەوزیعم کردە سەریان ینی هیچم نەهێشت بوو نەشیان نەزانی بۆ کێڕۆم بەس مەقسوود ینی هاتنە درەوتان ئەبا تەفتیش کرانە بڵێ لە قسم داخلی دەر ئەگە شکیان لێت کردە جامتات پێ بۆ کوێڕۆی ئایان زانی ویستمان نەزان ئەو شتەکانم ئەو هەڤاڵەم بردیە دەرەوە بۆ مەحەتەی تیڤی کاتم کەمە حەزەکەم بچمە سەر قیادە موقەتە و بابەتی هەکاری بەڕێزت لەو کاتا لێو بووی بەڵێن لە ئەوەی ڕووداوی هەکاری کە لە ئەدەبیاتی یەکێتیە وا باسە کرێت کە ئەو جەماعەتە هاتوون بڵێن ئەو 1000 کەسە لە پێشمەرگەکانی یەکێتی کە تازە دامەزرا بوو بچن لە سووریا چەک بێنن ئەم ڕیوایەتە تا چەند ئێمە دوورە لە ڕاستی ینی ئێمە بەڵگەمان لەبەردەسا کە نامەیان نووسی بوو بۆ پارتی گەلی تورکیا و ئیمزاشیان کرد بوو ئەڵێت ئێمە هێزێکی 1000 نەفەریە نێرین بۆ پاکردنەوەی قیادەی موقەتە لە بادینان و داواکەن ڕێ بە هێزەکەمان بدەن بە ئیسیفادە لە ناو زەمینی تورکیا بکەن ئێمە بۆ دژی تورکیە نییە بۆ پشتی قیادەی موقەتەیە دوایی لە چه عەقڵێ قبوڵێک هات 1000 چەکدار بێچەک بێنێ بە ناو 3 دەوڵەتە خۆشت مەقەڕت لە ناو دەوڵەتێکی تربێ لە نۆکان بوون ئەمە دوایی وتارەکانیان کە پێش ئەوەی ئەو قووەتە حرەکەت بکات خوا لێ خۆشببوو مامجەلال وتاری ئەڵێت بە حتا وەکو نوکتە ئەڵێتن جەماعەت دیارە لەو شوێنێ قسەی کرد چوو بنەبان خانووەک وتی دابەزن لەبان بارەگاکە چونکە ئەڕوخێن وەکو قیادەی موقەتە ڕوخێنین لە منیزگان ینی ئەوە خۆ کەس ناتوانێت بیشارێتەوە هاتنە ئەوێش ئێمە بەریدەکەیمان هەبوو کە بەریدیان لەگەڵ سووریا ئاڵوگۆڕە کرد ئەو وەختەوە گیشتە نەبوو نە موبایل هەبوو نە جیاز هەبوو بەدەسەیان نرد بە ڕێگەیەکەوە ئەو بەڕێزەی کە بەریدەکەی ئەوانێ برد ئەوە لەیدا هێمە ئەمان کردەوە ئەمان خوێنەوە لە سەریمانە نووسیەوە هەندێک ئیستینساخش نەبوونا بەس ئیتر ئەماندایەوە دەسی ئەی برد جوابەکەشی بۆمان هاتەوە ئاگای دەقیقمان لێ بچێک ئەمجا کە هاتن ئێمە لە پردێکی ئۆرۆمارەیە لەوێنە حیسابیان خەڵکماندانە کە ئەپەڕنەوە حیسابیان کەن 1002 کەس کەم بوون هاتن ئەمجاش نامەیەکمان بۆیان نووسی لە بۆ ئەوان 11 قیادیان لەگەڵ بوو نامەیەکمان بۆیان نووسی بۆ هەر 11یان بۆ هەر یەکی بە 3 نوسخە بە بەریدا بە تەتەرا ناردمان ینی بەدەست نووسیمان قسمێکشی ئەو کاک عەبدڕەحمان لەگەڵمان نووسی کە وەختی شەڕ دەستی پێکرد ئێمە پێیانمانەوە دوتمان ئێوە هاتوونە ئێمە بکوژن بە کوشتنی ئێمە گەلی کورد بە مافی خۆی ناگە ئەگەر ئێمە بزانین گەلی کورد بە کوشتنی ئێمە بە مافی خۆی ئەگە ئێمە لەسەر ئەو شاخانە ئاگر لە خۆمان بەرەدەین بەڵام ئێوەش تەواو بکەین ئێمەش بە مافی گەلی کورد ناگە ڕاستە ناخۆشی بووە زەیان زەرەر لە نیوەی بگەڕێ هەر قازانجە وەرن ئێمە و ئێوە ڕووی تفەنکانمان لە سینگی دوشمن بکەین چونکە دوشمن ئاوها زەرەر بەخشە بێ دۆستانی گەلەکەمان دڵخۆشە بێ ئەگەر ئێمە یەکتر بکوژین گەل ناڕحەتە بێتن جوابی نەشیاویان نردبووەوە شەڕ دەستی پێکرد ژمارەیەک شەهید بوو بەداخەوە هین هەردوو لا شەهید بوون ینی با بڵین لە ئەدەبیاتی یەکێتی نیشتیمانی کوردستان پێ ئەوترێک کارەسات ئایا ئەو کارەسات ینی مەسەن چەند کەسیان لێ شەهید کرا لێ هەر کەسێکیشیان لێ شەهید کرا بێت
یان لە ئێمە کارەساتە چونکە کوڕێکی کوردی قارەمان لە ماڵەوە دەرچووە بۆتە پێشمەرگە بۆ ئەوەی کوردستان ڕزگارکە بەدەستی خۆت بکوژرێتن ئەوان لەو کارەساتە مەسئولن. زۆر جار پارتی دیموکراتی کوردستان تاوانبارەکرێت نەکەکاری تەنانەت لە ئێرانیش لەگەڵ حیزبی دیموکراتە شەڕی کردو هەتا ئەڵێن کەمال کەرکوچی لە شەڕی دیموکراتە برینار بوو. ئەویش وەکەوەکانی تر یەکەم من لە محەممەدیار لە نەغەدە بریندار بوو دیارە هەمووشیان ئەیزانن دیموکراتیش باش ئەزانن کە شەڕ بوو ئێمە مەقەرێکمان هەبوو لە ناو ڕەزاییە لە ماڵ ڕەحمەتی تێلیبەک کەک مەسعود بەرزانی تەلەفۆنی کردی لەوێ شەڕە چیتان پێکراوە ڕایگرن چکە ئەو وەختە ئیمام خومینی هاتبوو عێلاقەمان لەگەڵ ئەو لایەنە هەبوو گوێیان لێمان ڕاگرت وڵا شەڕەکە گەورەیە سەختە بەڵام جەنابەت ئەمرەکەی منی سات ئێمە ڕۆیشتین لە نیوەی ڕێ لە ڕزایە لە محەممەدیار بریندارم لە ڕێ بوون کە ئەچوین دیتمان محەممەد سەرڕاجەدین کە ئەندامی سەرکردایەتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بوو هەندێک چەکدار لەوێ هەرا بوو هەر کەسێک چەکی هەبوو ئەو کەیتری ئەوان ئازەری بوون ئازەری بوون بڵێ ئازەری بوون تەنزیمیان نازام چییە بەڵام لەگە حکوومەت بوون شیع بوون لەسەر بەرزایەکێ لە ڕزایەوە ڕەتبی دابەزیت بۆ تەختایەکەی کە بە پێش نەغەدەوە ڕاتەبێ بە پێش محەممەدیار ئەوان کاک محەممەد لە پێشەوە دانیشت بوو ساقێکی لەگەڵ بوو دوو نەفەرش لە دو ئاویست بیکوژن کاک محەممەد ئەندامی سەرکردایەتی حیزبی دیموکراتی کوردستان ئێران بوو بەڵێ لە نازانم لە ڕزایەوە هاتبوو خۆ پێشتر ئەوە نەبوو بەس ئیتر توش بوو دوو نەفەریش لە بان زادەکە شەهید کرابوون یەکی لەو بەرەوە یەکی لەم بەرەوە سیارەکەیان بردبوو هینەکان بردبیان شیعەکان فەوزا بوو ئێمەش حەولماندا نەجاتی بدەین لەو دەقەیە قبولیان ناکرد لەو دەقەی زەهیر نەژاتە سەرلەشکری 64 ئورومیە بوو ئێمامان ناسی چونکە مەقەرمان لەوێ بوو شەر ئازەری بوو وڵی نازام چی بوو بەڵام سەرلەشکر بوو ئەو وتم ئەوە دیتە ئەوە ئایانەوێ ئەم برادەرەمان بکوژن حەولی دا نەجاتی بدا بە قسەیان ناکرد یعنی حتا یقەکەی خۆی دڕی زۆر ناڕەحەت بوو ئەوە سەرلەشکریشە لەو حاڵەتە بوو کاک محەممەد دابەسی لەگەڵ ئێمە قسەیە کرد تورکیەکی باشی ئازەرێکی باش ێزانی لەگەڵ زەیر نەجاتی قسەیە کرد سیارەکەی ڕۆی کە ڕۆی ئەوتی کاک کەماڵوەڵا من لێرە بەجێ بێلن ئەوە ئەم کوژن وتم چۆن بەجێت نایلین من لە سیارەکەی خۆم دامنا کە ئەوانای ئەو سەرلەشکرەکە ئەوانی بڵاوە پێکرد حرەکەتمان کرد بە پێش نەغەدەوە ڕەت بووین بەلای محەممەدیار حتا بیگەێنمە پێشمەرکانی خۆی من وتم حتا مەهابات شێت بم گەیانمانە مەسافەیەک لەوێ پێشمەرگەی دیموکراتە بوو داماننا زۆر حەولی داوتی مەڕوانە زاڵمە نەتکوژن وتم نا من وادم بە کاک مەسعود داوە بچین ئەم شەڕەت کۆتایی پێبێنین چونکە دوو ڕۆژ بوو خەریک بووین دیموکراتمان قانەع کرد ئازەرەکان پەشیمانە بوون ئەمانمان قانەعەتە کرد مامۆستا عەزەدین پەشیمانە بوو ئیتر ئەوە بوو خۆمان چوون بۆ ساحەکە کە گەیشتمە ڕاست نەغەدە بە محەممەدیار لادا لەوێ تەقیان لێمان کرد لەوێ بریندا من بەدەمان سش دووسێ تەقم کرد بەس بۆ سەریانەوە چونکە گەلێ زۆر بوونەوەن ئێمەش سێ کەس بووین ناو سیارەکە دوو کەسیش لە سیارەیەکی تر بوو ئەوانی تر یەکی جەماعەت ئایەتوڵا تاڵەقانی بوو یەکیشی ئایەتوڵا واعزی بوو لە تەبریز بوو ئێمە ئەوانەمانە ناسی لە زمانی شا پێکەوە عێلاقەتێکی خۆش دروست بوو کە
دژی شایشمانەکە يعني تو دەست لێ عبرینە بەڵێ تەنانەت خەریبوو بشت کوژن. لەوێ بریندار بووین ئەسڵەن ئەوەڵ ویستیان بە سیارێکی خۆم بمبن ڕەفیقەکانم یەکی گولەیە بەسەری کەوت بێهۆش بوو یەکی شەهید بوو هەر ناو سیارەکە سیارەکە ئیشی ناکرد زۆر گولەی پێکەوت بوو بە ئەسحافی عسکەریەکان ئێمەیان بردە مستەشفا لە ناو مستەشفایە تەسادف یەکی تازە بوو بۆ دکتۆر زووترە مناسی منی کردە ژووری عملیاتەوە وتی ئەما بێ عملیاتی فەوری بکەم برمێ ئەوێ وتی کاکە من خۆت دەزانی نەجی هازم پێەیە نە هیچمان هەیە نە من شەزانم بەس ئەمەوێ نەتکوژن چکە لە بانجێگە خەڵکە کوژن بزانن بەس بزان کوردات کوژن ئیتر یەکێک لەوێ بوونای ئایەتوڵڵا مەحەرەری بوو ئەوشمانە ناسی ئەوش خۆی لەوانەیە بڵێ بیکوژن نانانا ئەو هات کوڕی و برای و ئەوانەی حرسیان لە دەوری ئێمەدانا ئینسان ئینسافان وەکو خۆی بابەتەکە بڵاوکە وتی سبەی ئەتەنێرم بۆ ڕێزاییە کەواتە بەڕێزت لەسەر دەستی ئازەرە شیعەکانی ئێران بریندار بووی نەک لەسەر دەستی حیزبی دیموکراتی کوردستان بەتەکید لە من قیادیەکیانم نەجاتدا لە شەهید بوون زۆر باشە بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتیە کۆتایی ئەم بەشەی بەرنامەی دیدەفان لەگەڵ بەڕێز دکتۆر کەمال کەرکوچی تا ئەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ